سڵاوتان لەبێ. سەلەبانی ئەمڕۆ دوو تەقینەوە لاگەڕەکی سەرچناری شاری سلێمانی ڕوویاندا و باهۆیانەوە دوو ئەمیدی هێزەکانی پشتیوانی دووی پێشمەرگە بریندار بوون. سەرچاوێک لە هێزەکانی پشتیوانی دووی پێشمەرگە لە سلێمانی بێناوتی ڕاگەیان دوو تەقینەوەکە لە ڕێگەی بۆمبی لکێنراوە ئەنجام درراوە و دیشی بۆمەکان بە دوو ئۆتۆمبیلی وەزارەتی پێشمەرگەدا تەقێنراونەتەوە کە بەهۆیەوە دوو ئەمیدی هێزەکانی پشتیوانی دووی پێشمەرگە بریندار بوون. نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هێرەمی کوردستان ڕاگەیان بەردەوام دەبن لە سیاسەتی نەوت هێرێم و وەزیری سامانە سروشتەکانیش دەڵێت تا ساڵی 2020 هەنادەکردنی نەوت هێرێم دەگەیەن 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. نەچیروان بارزانی لە میانی دەستپێکردنی سێمین کۆنفرانسی وزەی هێرەمی کوردستان لە شاری هەولێر ڕاگەیان بەردەوام دەبن لە سیاسەتە نەوتیەکانیان لەگەڵەوەشدا هەموو لایەک دڵنیا دەکەنەوە کە نەوت هێرێم لە قازانجی هەموو گەلانی عێراقدا تیشی نەوت هێرێم و هەنادەکردنی بۆ دەرەوە مەترسی بۆ هیچ لایەک نییە. وەزیری وزە و سامانە سروشتەکانی تورکیا ئاشکرا کرد بۆ چارەسەری کێشەی ناردەکردنی نەوت هێرێم بە خاکی تورکیادا کۆمیتەیەکی سێقۆڵی لە نێوان هەولێر و بەغداوان کە لە دروستەکرێت. شارستانیش دەڵێت لەگەڵ تورکیا ڕێکەوتون بەبێ ڕەزامەندی ئەوان نەوت نەبرێتە دەرەوە. ئاژانسی نادوڵی تورکیا بەڵاوی کردەوە تا نەریاڵدەست لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هاوبەشدا لەگەڵ حسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە ڕاگەیان بۆ چارەسەری کێشەی گواستنەوەی نەوتی عێراق کۆمیتەیەکی سێقۆڵی لە نێوان تورکیا و هەرێمی عێراقدا دروست دەکرێت. ئاستی ناردەکردنی نەوتی عێراقی لە مانگی تشرینی دووەمی ڕابردوودا بۆ زیاتر لە 71,000 بەرمیل بەرز بۆتەوە و داهاتەکەشی بۆ 7 ملیار و 328 ملیۆن دلار زیادی کردووە. وەزارەتی نەوتی عێراقی ڕاگەیان مانگی تشرینی دووەمی ڕابردوو بە جبوونەوەی ئاستی ناردەکردنی نەوتی بە خۆیەوە بینیوە و توانراوە لە ڕۆژێکدا 2 ملیۆن و 381,000 بەرمیل هەناردە بکرێت لە کاتێکدا مانگی تشرینی یەکەم 2 ملیۆن و 250,000 بەرمیل نەوتی تیادا هەناردە کرابوو. تیشی لەسەر جەمانگی ڕابردوودا زیاتر لە 71,000 بەرمیل لە ناردەی بازاڕەکانی دەرەوە کراوە. نەردەی نەتەوەگردوەکان لە عێراق ناسرا و بە یۆنامی ڕاگەیان کە تەنها لە ماوەی مانگی تشرینی دووەمی ڕابردوودا و بۆی تەقینەوە و کارە تونند و تیژەکانەوە 659 کەس کە کوژراون و 1373 کەسی تریش بریندار بوون. یۆنامی لە بەیاننامەکەیدا ئاماژەی بەوە کردووە لە نێوان کوژراوەکاندا 565 کەسیان ناوڵاتی مەدەنی بوون و ئەوانی تریش سەر بە هێزەکانی ئاسایش و پۆلیس بوون. تیشی شاری باغدا بۆی تونند و تیژی و تەقینەوەکانەوە زۆرترین ژماری کوژرا و تێدا تۆمار کراوە کە لەو مانگەدا 224 کەس کوژراون و 400 کەسی تریش بریندار بوون. تۆڕی مافەکانی مرۆڤی سووریا راپۆرتێکی لەبارەی ژمارەی کوژراوەکانی مانگی ڕابردوو لە سووریا بڵاو کردەوە و تیایدا هاتووە لە هەر کاتژمێرێکدا 4 کەس لەو وڵاتە کوژراون. بەپێی ئەو راپۆرتە لە مانگی ڕابردوودا 2583 کەس بەدەستی هێزەکانی سوپای سووریا کوژراون. لەو ژمارەیە 663 کەسیان ئەندامی هێزەکانی ئۆپۆسیۆن بوون و 1920 کەسیشیان هاوڵاتی مەدەنی بوون. دوای بڵاوبوونەوەی دەنگۆی ئەگەری ڕاگررتنی کارکردن بە یاسای خۆپشاندان یان هەموارکردنەوەی سەرۆکی کاتی میسر ڕەتی کردەوە هیچ جۆرە خواستێک لەلایەن حکوومەتەوە بۆ پاشگەزبوونەوە لە یاسای خۆپشاندان لارادا بێت. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ هیچێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانی وڵاتەکەی عەدلی مەنسوور باسی لاگەری هەموارکردنەوەی نەخشە ڕێگا و گەڕانەوە بۆ دەستوری ساڵی 1970 کرد. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بێت.